سڵاتان لێ بێ و کاتتان باش لە گەرماوگەرم لە خزمەتتان نابم دوو تەوەر گفتوگۆی لەسەرەکەین. تەوەری یەکەممان تایبەتە بێ بە وڵاتانی عەرەبی و ئیسرائیل، یعنی ئەوەی کە لە ڕابردوودا هەبوو لە نێوان وڵاتانی عەرەبی و ئیسرائیلدا جگە لە دەست پێشخەری و جورئەتێکی ساداتی سەرۆکی میسر ئەو دوای بەنهێنی پەیوەندی هەبووە لە نێوان وڵاتانی عەرەبی و ئیسرائیلدا. دواتر لە قۆناغی ئێستادا و لە ساڵی 2020دا ئیماراتیەکان بە ئاشکران پەیوەندی زیندوو دەکەنەوە و گفتوگۆ لەگەڵ ئیسرائیلەکانەکەن و ڕێکەوتنەکەن و بۆ یەکەم جاریش گەشتی ڕاستەوخۆی فڕۆکەوانی مەدەنی لە نێوان ئیسرائیل و ئیماراتدا بەڕێوە دەچێ و ئەنجام دەدرێ. قسەکە لەسەر ئەوەیە ئێستا قۆناغێکی نوێی پەیوەندیەکانی نێوان عەرەب ئیسرائیلە. ئەمە ئیماراتیەکان ئەو ترسا ئەو دیواربەندیە دەشکێنن کە لە نێوان پەیوەندی عەرەبی ئیسرائیلیدا هەیە، چێ لەمە نیگەرانە و زەرەرمەندە، چێ لەمە دڵخۆش و سوودمەندە. وڵاتانی عەرەبی چه سوودێک لە ئیسرائیل دەبینن، ئیمارات بە دیاریکراوی چه سوودێک لە ئیسرائیلەکان دەبینێ، جگە لە ڕۆ سیاسیەکەی و ئەوەی کە پێی دەوترێ ئەوەی کە پشتیوان و هاوکاری ئیسرائیلەکان بێ ئەمریکیەکانیش بە هەمان شێوە. ئەمانە جێی تەوەری یعنی جێی گفتوگۆکانمانە بن و پرسیارە جددیەکەش ئەوەیە ئایا هەر وڵاتێکی عەرەبی ئەم هەنگاوە بنێیسە ئیمارات ئەم هەنگاوی ناوە ڕوبەڕووی مەترسیە بێتەوە لەلایەن نایارانی ئیسرائیل و نایارانی ئەمریکا لە ناوچەکە. ئەمە گفتوگۆیە و دەشپرسین کە ئایا عێراق بچێتە ئەم ڕیزەوە، بچێتە ئەم پەیوەندیەوە، ئەگەر دەچێت چۆن بچێ، ئەتوانێ بچێ یان ناتوانێ، چێ ڕێگری لە عێراق دەکا کە هەنگاوێکی لەو جۆرە بنێ و لە ڕابردوودا باز لە پەیوەندی ڕاستەوخۆی کورد و ئیسرائیلەکان کراوە، زۆر جار تۆمەتبار کراوە، گرفتی لەسەرەمە بۆ دروست کراوە. ئەمەش دەکەینە پرسیار. لە تەوەرێکی دیکەشدا گفتوگۆ لەسەر دەستپێکردنەوەی دانیشتەکانی پەرلەمانی عێراقەکەین کە ئەمڕۆ لە دوای وەستان بۆ ماوەی نزیکەی 2 مانگ دانیشتەکانی پەرلەمانی عێراق دەستی پێکردوەوە. لە تەوەری یەکەمدا میوانداری دکتۆر چیازەنگنە ڕاوێژکاری یاساییمان کردووە کە بە سپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمانایە. کاک دکتۆر بەخێربی. زۆر سپاس. دکتۆرەوەی کە هەیە با لەوە دەست پێ بکەین، ڕێکەوتن نیامەی ئیماراتی ئیسرائیلی بەندەکانی ڕوونە ئێستا بەلای وڵاتانی عەرەبی و ئێوەمانانی وەکو چاودێر کە سەیری دۆخەکە ئەکەن و بەلای ئیماراتەکان خۆی و ئیسرائیلەکانیشەوە. ئیماراتەکان ئەڵێن ئێمە بەم ڕێکەوتنە داگیرکاریەکانی کەرتی غەزا، فراوانکردنی سنووری خاکی ئیسرائیلی، هێرشکردنە سەر فەڵەستینیەکان کەمەکرینە و ڕایەگرین. بۆی ڕێکەوتنمان کردووە، تەنها لە بەرژەوەندی خۆمان نییە. بەڵێ، سپاس بۆ جەنابتان بۆ بینەرانی گەلی کورسان. هەڵبەتە لە هەموو ڕێکەوتنامێکی نێودەوڵەتیە یاخود هەموو معاهدەیەک یاخود هەموو جۆرە لێ تێگەیشتنێک کە لە نێوان دوو ئەشخاص لە دێوان ئەشخاصی قانونی دۆلی کە دوو وڵاتن، دوو هەرێمن، وڵاتێک و هەرێمە کە دوو دەوڵەتی خاوەن سیستم و سیادەی خۆیانن ڕێکەکەون لەسەر کۆمەڵێ سەکتەری سیاسی، ئەمنی، ئابووری، کۆمەڵێ خاڵی هاوبەش دروستە بێ. دوو چمکی هەیە، چمکێکی معلەنە ئاشکرایە، ئەوەی کە ئاشکرا کرێ لە میدیاکانەوە یاخود لە کەناڵە ڕسمیەکانی هەردوو وڵاتەکانەوە یاخود لە کەناڵی بڕیاری سیاسی هەردوو وڵاتەوە، و دیوێکی شاراوەیە کە دیوە نهێنیەکەی نێوان ئەو دوو لایەنەیە کە ئەم ڕێکەوتنەوە واژۆکەن. بێگومان ئەم هەنگاوەی کە ئێستا ئیمارات هەنگاوی ناوە لەگەڵ ئیسرائیلیا بۆ تەطبیقکردنی علاقاتەکان، وەکو جەنابەت ئاماژەت پێکرد لە سەرەتای ساڵی 1970ەوە کە هەنگاوەکەی ئەنوەر سادات کە بڕیاری داوتیە چم بەرەو کۆتایی جیهان، دوای ئەوەی کە تێگەشت کە هەموو سیستمە سیاسیەکانی وڵاتانی عەرەبی لە ژێرەوە دژایەتی نیشتیمانی عەرەبی و دژایەتی عروبە و دژایەتی یەکپارچەی خاچی نیشتیمانی عەرەبیەکەن، گەشتە و قەناعەتی کە ڕوو لە ئاشتی بکە و ئاشتیش نزیکترین ئاشتی یاخود نزیکترین دەرگای ئاشتی بەنسبەت وڵاتێکی کاریگەرە وەکو میسر دەرگای تەل ئەبیبە. بۆیە ئەوە بوو ئیتفاقی کەم دێڤیدی لێکەوتەوە لە سەردەمی سەرۆکی ئەمریکا جیم کارتەر. ئەم ئیتفاقی لێکەوتەوە و ئێستا دوای چەندەیەک لەو ئیتفاقە ئیمارات هاوشێوەی ئەم هەنگاوینە. طبعاً ئەبێ خوێندنەوەیەک بۆ خودی ئیمارات بکەین. ئیمارات لە ڕووی ئابووریەوە ئەوە ئێمە مختصنین بچینە مەجای ئابووریەکەوە، بەڵام سەلەی ڕائسمالی شەرقی ئەوسەد بە کۆمپانیا زەبەلاحەکانی دنیاوە لە ڕۆژاوە، لە ئەمریکا، لە کۆمپانیا جووەکان هەمووی لە ساڵی سەرەتای نەوەتەکانەوە لە بری تورکیا خرایە دووبەی و
سلەی سەرمایی ڕۆژهەڵاتی ناوڕاست ئێستا وەگەڕێخەن لە ئیماراتی ڕۆژهەڵاتی بالضبط بە جۆرێک لەو جۆرانە کەواتە ئیمارات ئێستا وەکو قووەتێکی زلهێزی ئیقلیمی لە ڕووی ئابووری لە ڕووی تەکنۆلۆژی لە ڕووی سیاسی لە ڕووی مووقع لە ڕووی جیۆسیاسی ئەبێ ببێتە قوتبی سێهەمی یاخود چوارەمی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاست لە پاڵ سعودیە و لە پاڵ میسر مەترسیەکان چین بۆچی ئیمارات بەم هەنگاوە هەڵسا ئیمارات دەژێر هەژمونی تەوەسوعی ئەقلیمی پرۆژەی ئیخوانی کە ئۆردۆگان سەرۆکایەتیەکە دژایەتیەکی تەواوی ئیمارات ئەکات و ئیمارات دژ بە پرۆسە سیاسەکەی تورکیا و ئەنکەرە و ئەردۆگان وەستاوەتەوە بە دیوێکە بە دیوێکی ترا ئێستا ئیمارات توانی ببێ بە یەکەم وڵاتی عەرەبی و ئیسلامی کە مانگی دەستکرد ڕەوانی ئاسمان بکە و بە دیوێکی ترا هەماهەنگی سیاسی و ئەمنی و ئابووری جیۆسیاسی لەگەڵ سەرچاوەکانی بڕیار لە ڕۆژاوە و لە ئەمریکا بۆ ڕێگرتن چۆن جاران کە کۆمەڵێک حزبی بەعس و چەند وڵاتێکی ئایدۆلۆژی دروست کرا بۆی ڕێگری لە مەدی سوور یاخود شەپۆلی مارکسی یاخود مەدی شیوعی کە لە سۆڤێتەوە بەرە و ڕۆژهەڵاتی ناوڕاست و دوورگەی عەرەبی و پاشان ئەفریقا هات ئێستا ئەبێ ڕێگریەکی تەواو لە تەماحەکانی یاخود بەرژەوەندیەکانی چین و رووسیا و کۆریای باشوور و ئێران جارێکی تر کۆنکرێتێکی سیاسی دروستکەن بۆی ڕێگرێکی تر بێ لەمپڕێکی تر بێ بەهۆی بوونی چەند پرۆژەیەک و پرۆژەی ڕێگای ئاوریشم کە چینەکان هەوڵیەدەن ڕووسەکان ڕێخۆشکردن بۆ ئەم بابەتە ئێرانیەکان کە ئێستا کە چەند ئیتفاقێتێکان واژۆ کردووە لەگەڵ چین و لەگەڵ رووسیا بۆ هێنانی قاعیدی عەسکەری لە خاچی ئێرانە و تەواجودی چینی و رووسی لە خاچی کۆماری ئیسلامی ئێرانە ئەمانە هەموو مەترسیە خاتە سەر بەرژەوەندەکانی ئیسرائیل بە دیوێکە بە دیوێکی ترا بەرژەوەندی مەترسیە خاتە سەر بەرژەوەندەکانی ڕۆژاوە ئەمریکا بە دیوێکی ترا ئەبێ لەم پەرێکی تر دروستکرێ امتدادی جیۆسیاسی ئیمارات بە حکمی ئەوەی کە ئیستقطاعێکی زۆر لە ئەرزەکانی عەرەبیش کرا و منطقەی ئەحواز و منطقەی بەندەر عەباس و ئەمانە کە بەو فکرە شۆفێنی عەرەبی کە تاوەکو ئێستاوانە لە ڕووی جغرافی و لە ڕووی دانیشتوانەوە عەرەبن ئەمە مەترسیە کە خاتە سەر ئیمارات وە بە دیوێکی ترە چەند ڕئسمالێکی زۆر زەبەلاح لە ساڵی 1970 کە شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران دەستی پێکرد نزیکەی 500,000 کەس لە کۆماری ئیسلامی ئێرانەوە ڕیان لە ئەمریکا و لە ڕۆژاوە و لە ئیمارات کرد ئەمانەش جارێکی تر علاقاتێکی کۆمەڵایەتی ئابووری سیاسی ئەمنیان هەیە ئێران هەژمونێکی زۆر گەورەی هەیە ئێستا ئیدارەی سڕائێکەکە لە یەمەن ئیدارەی سڕائێکەکە لە لوبنان ئیدارەی سڕائێکەکە لە عێراق و لە سووریا لە ئەفغانستانەوە جەنگی بەرپا کردووە سەرۆکی فەیلقی قودس یەکێکی وەکو قاسمی سولەیمانی قیادەی شەڕی حەوت وڵاتێک کرد تا لیبیا ئێستا بە دیوێکی ترە گۆڕانکاری خێراکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست دەریای سپی میسر لیبیا یۆنان قوبڕس تەوەسوعی هەژبوون و هەیمەنەی ئەردۆگان و ئەنکەرە و پرۆژەی ئیخوانی بۆ گەشتن بە قارەی ئەفریقی ئەمە جارێکی تر مەترسیە خاتە سەر بەرژەوەندەکانی ئیسرائیل و ئەمریکا و ڕۆژاوە بۆیە لەگەڵ تەقینەوەکەی کەنارەکەی لوبنان ماکرۆن دوا نامەی تەحزیری هێناوە بۆ میلیشیا چەکدارەکانی هەژمونی ئێرانی لە ناوچەکە و بە دیوێکی ترا ئێوێ لەمپەرێک بۆ پەلوپۆی ئەنکەرە دروستکە لە منتیقە کە چیتر نە هەژمونی ئێرانی لە ناوچەکە هەبن و نە هەژمونی تورکی بتوانن ئەو خەونی کە لە خەیاڵیانەیە دروستی بکەنەوە ئەم سەفقە ئیسرائیلی با بڵێن ئیماراتیە لە خۆڕاوە نەهاتووە لە کۆی 21-22 وڵاتی عەرەبی نزیکەی 7-8 وڵات بە شێوەیەکی غیر معلن پەیوەندی تون و تۆڵیان هەیە لەگەڵ ئیسرائیلەکانە چ قەتەر چ بەحرین چ کوێیت چ سعودیە چ میسڕەوە هیچ بە ئاشکرا چەند وڵاتێکی تریش لەبەرەوەی تاوەکو ئێستا تۆ سێری مەغریب و ڕۆژاوای نیشتیمانی عەرەبی بکەیت کە مەغریبی عەرەبی پێڵێن جالیەکی زۆر یەهودی لێیە تەنها عێراق بوو لە 48 بە قەرارێک جووەکان ڕەوانەی با بڵێن تەل ئەبیب کران و ئیسرائیل کرانەوە کەواتە کۆی گشتی منتیقەکە لە هاوچێشە و چەشمەشێشمی سیاسیایە
ئەگەر بێت و بە عێراقیشەوە ئەگەر بێت و عێراق لەژێر هەژمونی ئێرانی دەرنەکەین ئەمریکیەکان جارێکی تر دەست و پەنجەی ئێران و تورکیا وڵاتانی دەوروبەر لە عێراقا نەکەن و نەتوانن وەڵامی 7,000 سەربازی خۆیان بنەوە کە بۆچی یاسای ڕزگارکردنی عێراقیان دەکرد لە 1970 و لە 9 2003 کۆتاییان بە ڕژێمی شۆفێنی عێراق هێنا ئەبێ ئارامەیەکی ئابووری سیاسی جۆسیاسی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و لە ناوچەی کەنداوە دروست بکەن ئێمە بەداخەوە عێراق وە کورد لە نێوان سێ بەرداشای ئەوەی کە پەیوەندی بە عێراق و کوردەوە هەیە حەزەکەم بیخێنێت تقریبان کۆتایی قسەکان بۆی کە بەورتر و بە ئیسراحەت قسەی لەسەر بکەی بەڵام ئەوەی کە گرنگە ینی باست لە سوودە نێودەوڵەتێکی ئیمارات کرد لە ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیل باست لە بە جۆرێک لە جۆرەکان لەوەش کرد کە ئیسرائیل چۆن سوود لەم ڕێکەوتنە دەبینێ بەڵام ئیماراتەکان خۆیان دەوڵەمەنن خۆیان خاکی خۆیان هەیە سربەخۆی خۆیان هەیە و پەیوەندی باشیان لەگەڵ ئەمریکیەکان هەیە و خاوەنی وەکو تۆ وتیشت پێشکەوتنی تەکنۆلۆژی و سەربازی و جۆرەکانی ترن چ سوودێک دەگا بە ئیمارات ئیمارات تەرکیبەی وڵاتانی کەندا و ئیماراتە سەڵتەنەی عومانە با بڵین کۆیتە قەتەڕە بەحرینە سعودیە ئەم میرنشین و شانشینیانە هەر کاتی خۆی لە دروستبوونیان لە پاش 600 ساڵ لە حکمی عوسمانیەکان و پاشان جەنگی جیهانی یەکەم و دابەشبوونی ئەم نیشتیمانە عەرەبیی کە وەحدەی عەرەبی لە خەیاڵی مەشروعی عەرەبی شۆفێنیزمە عەرەبیەکان دروست کرد کە دوایەوە لەتلت کرا لەسەر ئەساسی فەڕق تەسوود پاشان ئیجماع فاکوم کە هەمویان کۆ کردو لەژێر چتری جامیعی عەرەبی و پاشان بە چاودێریان بە وڵاتێکی ئەندامێکی غێر دائم لە مجلسی ئەمن و لە عوسبەی ئومە و حرەکەی عەدەمی حیاز و ئەم نەزەماتە نێودەوڵەتیانە کە لە پاش جەنگی جیهانی دووەمەوە هاتە ئاراوە کە بە دیوێک لە دیوەکان دابەش ببوون لەسەر بلۆکی ئیشتراکی و بلۆکی ڕەسمالیە و هاتوو ئەوەی بەدی ئەکرێ زۆربەی وڵاتەکان خەریک بوو ڕوویان لە مۆسکۆ ئەکرد ڕویان لە یەکێتی سۆڤێتی جارانە کرد بۆیە ئیستقراری سیاسی و ئیستقراری ئابووری و جەنگ و دەرهاوشتەکانی جەنگی جیهانی سارد لە ناوچەکەیە وای لەوە کرد کە هەندێک وڵاتان تا کۆتاخاڵ متەمەسک بن بە یەکێتی سۆڤێتەوە و دوای ئەوەی هەرسهێنانی یەکێتی سۆڤێت لە 1970 نەمانی جیداری بەرلین و هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤێت و یەکێتی یوگۆسلاڤیای جاران و گەڕانەوەی چەندین وڵات بۆ باوەشی ڕۆژاوە ئەم وڵاتانە سیاسەتی خۆیان گۆڕی بەرەو ویلایەتە یەکگرتووەکانی کە ئەمریکا لە بەرەوەی جیهان لە دوو جەمسەریەوە بوو بە جەمسەر و ئێستا جیهان جارێکی تر لە جەمسەریەوە ڕەنگە بەرەو سێ جەمسەری بڕوا کە جەمسەری چین وەکو جەمسەرێکی زەبەلاحی ئابووری قووەتێکی بەشەری زەبەلاح کارەکە و توانیوێتی دەست و پەنجەی خۆی بگەێنێتە قەرنی ئەفریقی بگاتە کیشوەری ئەفریقا بەرەو ئەوروپا بڕوا کاریگەری تەواوی هەبێ لەسەر تەکنەلۆژیا و لەسەر سناعە و لەسەر ئابووری و لەسەر بازرگانی ئەمریکیەکان شەڕێکی بازرگانی سەخت لە نێوان بکین و لە نێوان واشنتۆنە هەیە ئەمریکا بە هەموو شێوەیەک ئێوێ ببێتەوە جارێکی تر ببێتەوە زلهێزی یەکەمی جیهان بەڵام تاقانی جەمسەرەکان بەڵام جارێکی تر ئەمریکا لە بەردەم ئەم شەپۆلە یاخود ئەم شاڵاوە چینیەی کە ڕووی کردوتە ڕۆژاوە و ئەمریکا و ناوچەکە ڕەنگە نەتوانێت بۆیە جمهوریەکان و دیموکراتەکان بە هەموو شێوەیەک دەیانەوێت لەگەڵ چینیەکانە بەریەک نەکەون و بتوانن جۆرە تەفاهماتێکی سیاسی بکەن بۆیە بینیمان لە تاریخی کۆریای باکوورە یەکەم سەرکەوتنی دۆناڵد ترامپ بوو کە توانی لێک تێگەیشتنێک لەگەڵ کۆریای باکوور بکە کە ئەمە زەربەیەک بوو بۆ دیبلۆماسیەتی چینی و سەرکەوتنیە بوو بۆ دیبلۆماسیەتی ئەمریکی و جارێکی تر ئەمریکا ئێستا ئەوێ ئەو عێراقی کە بانگەشەی بۆ کرد و یاسای بۆ دەرکرد و عێراقی ناوزەند کرد لەگەڵ کۆریا و لەگەڵ ئێرانە کە ئەمانە بۆڕێی شەڕ و ئیرهابن لە عالەمە جارێکی تر بتوانێت لەژێر دەست هێزێکی ئیقلیمی بیهێنێتە دەرەوە و جارێکی تر عێراق نەبێتەوە بە شکستێکی تر وەکو شکستی ڤێتنام یاخود بیاوێ چۆن حربی ئەفغانستان کە دوای 22 ساڵ 23 ساڵ تا ئێستا نەیتوانیەوە سەرڕای ئەم هەموو نەفەقاتە زەبەلاحانەی کە پنتاگۆن و CIA و سەرچاوەکانی بڕیاری سیاسی و سەربازی لە ئەمریکا خەرجیان کردووە بۆ جەنگە زەبەلاحە نەیانتوانیوە سەقامگیری و ئارامی و سیستمێکی دیموکراتی و ڕزگاری خواز و لیبرال بتوانن لە کابڵا دروستکەن یعنی عێراقش بە هەمان شێوە تووشی ئەم کێشەیە نەبێت. باشە کەواتە عێراق دەچێتە هاوکێشەی عەرەب ئیسرائیل و ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیلدا
بیرمان نەچێ عێراق دراوسەکانی چێن. بڵێ ئێستا عێراق پرۆژەیەکی بەدیوێکی ترا پرۆژەی ینی مەشروع القرن الكبير کە ئەمریکیەکان با بڵێن دۆناڵد ترامپ کە ئێستا پێشکەشی کردووە کە سەفقەیەکی سەلام بێت لە مەنتیقەکەیە کە بتوانن شان بەشانی ئیسرائیل و فەڵەستین بتوانن ئەو سەفقە قەرنەیە دروست بکەن لە منطقەی فەڵەستین و ئیسرائیل و ئەردەن و بەوەی کە چەند تەفاهماتێ بکەن چەند بەشێک لە خاکی ئەردەن و هەندێک وڵاتەکان بلکێنەوە بە فەڵەستین و بەرامبەر بەوە کە مەشروعەکەیان دروستکەن کە ئەمە منەظەمەی تەحریری فەڵەستینی و سوڵتەی تەحریری فەڵەستینی و حرەکەی حەماس و ئۆپۆزیسیۆنی فەڵەستینی ڕەنگە بە خیانەتێکی تری دەسەڵاتدارانی عەرەبی ناوزەن دەکەن یاخود لە قەڵەمەدەن بەرامبەر بە پرسی فەڵەستینیەکان بەڵام بەدیوێکی ترا ئەمە پرۆژەیەکی زۆر گەورەیە. عێراق ئێستا تەوەجوهاتی کازمی تەوەجوهاتێکی ئیسلاحیە چاکسازیە گەڕانەوەی هەیبەتی دەوڵەتە نەهێشتنی چەکە لە دەست میلیشیاکان بە هەنگاو دەیەوێت میلیشیان نەهێڵێ لە عێراقا و ئەمە سجەمان لە سەردانەکەی ماکرۆنا خوێندەوە کە بە حیزبوڵای وت حیزبوڵا حیزبێکی سیاسیە یعنی دەتوانێت بەشداری لە ژیانی سیاسیا بکە لە ژیانی پرۆسەی دیموکراسی و هەڵبژاردنا بکە بەڵام واتە بۆتانیە میلیشیا و چەکتان هەبێت کەواتە ئەم پرۆسەی کە ئێستا لە عێراقایە کە ئەم دروشمانەی کە کازمی یاخود ئەم دۆخە سیاسی کە کازمی هێنایە ئارایەوە بە مبارەکەیەکی ئەمریکی و مبارەکەیەکی ئیقلیمی و جێڕانەوەی عێراق بۆ باوەشی محیطی عەرەبی خۆی پرۆژەیەکی هێناوەتە ئاراوە لە نێوان عێراق و میسر و ئەردنا کە پێڵێن شامی نوێ شامی نوێ کە عێراق وەکو سەرچاوەی ئابووری حەلقەی وەستیش یاخود گرێکە گرێدانەکە لە ڕێگای ئەردنەوە بێ و قووەتە بەشەرێکە لە ڕێگای میسرەوە ئەبێ کە بتوانن پرۆژەیەکی سیاسی ئەمنی جیۆسیاسی بەهێز دروست بکەن ئابووری و دیفاعی و سەربازی و هەموو سەکتەرەکان بگرێتەوە ئەمە جارێکی تر بوو ئەمە بە سەرکەوتنی ئەم پرۆژەیە دوو پرۆژە لە ناوەچێ پرۆژەی هیلالی شیعی کە کۆماری ئیسلامی ئێران کاری بۆکە لە بارەبرێ ئەم پرۆژەیە و پرۆژەی هاتنەوەی خەونی عوسمانیەکان و داگیرکردنی ویلایەتی مووسڵ و بە کوردستانیشەوە لەلایەن ئەنکەرە و ئاکپارتیەوە کە ڕۆژانە بانگەشەی بۆکەن چ لە خیتابی سیاسیە چ لە مەحافلە چ یادکردنەوەی سەرکەوتنەکانی دەوڵەتی عوسمانی یاخود چ لە ئەجندای سیاسی خۆیان بە دعمکردنی هەموو هێزە سیاسیەکان کە لە ناوچەکەیان بەناردنی چەک بێ بەناردنی تیرۆریست بێ بە زیندووکردنەوەی دەوڵەتی خلافە بێ بە ناردنی گروپی تیرۆریست بێ ئەم هاوچێشە عێراقی ئەردەنی میسریە جارێکی تر جۆرێک لە بەڵانس دروست دەکاتەوە یاخود دابەشکردنەوەی هێزە لە ناوچەکەیە ینی عادە تەوزیع القوا لە ناوچەکەیە لەم لاوە ئیمارات وەکو هێزێکی زلهێز چونکە لە ڕووی زانستی سیاسیوە تحالفێکی عەرەبی ئیماراتی ئیسرائیلی هەبێ ئیماراتی ئەمریکیە ئیماراتی ڕۆژاواییە کەواتە هەچ مەترسیەک بۆ سەر عێراق یاخود بۆ سەر ئیمارات یاخود بۆ سەر میسر یاخود بۆ هەست وڵاتێکی عەرەبی کە لەو تەحالوفەیە تەحالوفی ئەمنی عسکەری جیۆسیاسی ئابووری سەربازی دیفاعیە کە مەنزومەیەکی دیفاعیشی دیەکەوێتەوە ئەمە دەستبردنە بۆ سەر بەرژەوەندی وڵاتە زلهێزەکانی دنیا کە فەرەنسا و ئەڵمانیا و ئیسرائیل و جەمسەری ئەمریکیە. باش سپاس دەکەم دکتۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دکتۆر چیازەگنا ڕایشکاری یاسایی لە تەوریەکەم لەگەڵ مابووی سپاس زۆر بەشداریکردنت بەڕێزان پشوویەکی کوردوەرە گرین و بۆ تەوەری دۆم ئەگەڕینەوەلاتە. جارێکتر سڵاوتان لێبێ بەڕێزان لەسەر دەستپێکردنەوەی داهێشتنەکانی پەرلەمانی عێراق و گفتوگۆکان چی دەبن و ئەوەی کە زۆر گرنگە یاسای هەڵبژاردنەکانە چۆن ئەمڕۆ باسوخواسی لەسەر کراوە چی دەوترێت لەسەری و ڕایکوت لە گەورەکانی پەرلەمانی عێراق لەسەرم بابەتە چییە و ڕای سەرۆکایەتی پەرلەمانی عێراق لەسەرم بابەتە چییە لەسەر یاسای دادگای فیدراڵی چی دەوترێ ئەمانە چۆن باز دەکرێن ئەمانە تەوەری گفتوگۆکانە بن بە میوانداری بەڕێز شیروان میرزا
ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بە سکایپ و ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمانە. کاک شیروان سپاس بۆ بەشداریت ماندوومان کردی. ئەوەی ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق ڕوویدا تەنها دانیشتنێکی ئاسایی و دەستپێکردنەوەی گفتوگۆکان بوو یان شتی گرنگ هەبوو کە گەنگەشە بکرێ و گفتوگۆی لەسەر بکرێ؟ سڵاوتان لێبێ، ئێوارەتان باش و سڵاو لە بینەرانی گەلی کوردستانی خۆشەویست. زۆر سپاس. دیارە ئەمڕۆ یەکەم دانیشتنی ساڵی سێمی خولی چوارەمی پەرلەمان بوو. دانیشتنەکە هەر دانیشتنێکی با بڵین پرۆتۆکۆلی نەبوو تەنها بۆ دەستپێکردنەوەی فەسڵی تەشریعی بێ، بەڵکو کۆمەڵێک بەرگە و بابەتی لە خۆگرت بوو. لەوانە خوێندنەوەی راپۆرتی لیژنەی یاسایی سەبارەت بە قانونی انتخابات و دابشکردنی بازنەکانی هەڵبژاردن، واروەها خوێندنەوەی یەکەم کرا بۆ یاسای محکەمەی ئیتیحادی کە پرۆژە یاسایەک بوو لەلایەن سەرۆکایەتی کۆمارەوە نێردرا بوو و چەند بەرگەوتەوەرێکی دیکەی لە خۆگرت بوو، لەوانە قانونی ئەنجومەنی وەزیران و کۆمەڵێک بابەتی تر کە پێوەست بوون بە دۆخی ئێستای عێراق و دۆخی هاوڵاتیان و بەم شێوەیە دانیشتنی ئەمڕۆ بەڕێوە چوو. ئەو یاسایانە هیچی گفتوگۆ و خوێندنەوەی یەکەمی بۆ کرا یان تەنها ناسێنرا بە پەرلەمانتاران و دابشکرا؟ سەبارەت بە قانونی انتخابات طبعا خوێندنەوەی یەکەم و دومی بۆ کراوە و دەنگیشی لەسەر درراوە، تەنها ملحقێکە پاشکۆیەکە بۆ دابشکردنی بازنەکانی هەڵبژاردن کە یەکێکە لە بابڵی مادەی 15 و 16 با بڵێن بە تایبەتی یەکێکە لە پڕ چێشمترین بڕگەکانی ئەم یاسایە و زۆرترین خلافی لەسەرە. گرفتە گەورەکە لێرەدا ئەمە بەشێکی زۆری دانیشتەکە تەرخان کرابوو بۆ ئەوە و خوێندنەوەی یەکەم بۆ یاسای محکەمەی ئیتیحادی کرا و چەند راپۆرتێکی تر خوێندرایەوە گفتوگۆیەکی چۆپڕ لەسەر ئەم یاسایانە کرا. سەبارەت بە قانونی انتخابات ڕای جیاواز هەیە تا ئێستا لە نێوان کتلە سیاسیەکان. کورد وەختی خۆی بەشداری نەکرد. کاک شیروان بورە ئەگەر ڕوونکردنەوەیەک یعنی ورتر ڕوونکردنەوەی لەسەر بەی کتلە گەورەکانی وەکو سائیرون، وەکو دەوڵەتی یاسا، وەکو جەماعەتی عادل عەبدولمەهدی ئەمەی تریان ناوەکەی بیرچەوە بەخوا ئەمانە یعنی بەڵێ چۆن ئەمان چیان ود لەسەر یعنی کتلە جیاوازەکان چیان ود لەسەر ئەم بابەتە؟ ئەم کتلە ڕئیسیانە هیچ تێگەیشتنێکیان هەیە لە نێو یەکا بە تایبەتی نێوماڵی شیعی بۆی بازنەکان تێبپەڕێنرێت یاخود نییە؟ بەڵێ فرەباز نەبێ ئێوە تا هەر پارێزگایەک دابش بکرێت بازنەیەکی هەڵبژاردنەوە یەک لە پێشنەکە هەر مەقعدێک هەر کورسیەک بازنەیەکی هەڵبژاردن بێ، واتە بە نمونە ئێمە لە سلێمانی کە 18 کورسیمان هەیە، سلێمانی بکرێتە 18 بازنەی جیاواز. ڕایەکی تر هەیە کە هەر پارێزگایەک بکرێتە 4 بازنەی هەڵبژاردن یان لە 4 کەمتر نەبێ و لە 8 زیاتر نەبێ. و ڕایەکی تریش هەیە کە داوا دەکات وەکو یاسا کۆنەکەی لێ بێتەوە تا هەر پارێزگایەک بازنەیەکی هەڵبژاردن بێ. وەکو باسم کرد سەدرەکان یان ماڵین سائیرون لەگەڵ فرە بازنەین لەگەڵ ئەوەن کە بازنەی بچوک بێ. دەوڵەتی یاسا کۆمەڵێک زیاتر لە 100 ئیمزای کۆ کردوەوە بۆەوەی یاساکە جارێکی دیکە پێداچوونەوەی پێدا بکرێ. باش کورد لەگەڵەوەی هەر پارێزگایەک بازنەیەک بێ. بەم شێوەیە یعنی تا ئێستا ڕای جیاواز هەیە و سەرۆکایەتی پەرلەمان ئاگاداری کتلە سیاسیەکانی کردوەوە کە لە بەیانیەوە دەست بە دانیشتنی چڕوپڕ بکەن، دەست بە گفتوگۆکانیان بکەن بۆ ئەوەی بگەنە سیغەیەکی ڕێککەوتن بەسەر هەموو پارێزگاکاندا جێبەجێ بکەن بۆی چۆنیەتی بازنەکانی هەڵبژاردن. گەیشتن بە سیغەیەک ئاسانە بێ لە نێوان ئەم هەموو ڕاجیاوازەیە کاک شیروان؟ لە ڕاستیدا نەخێر ئاسان نییە چونکە بۆ خۆی یاسایەکە ڕاستی کەم و کوڕی زۆری تێدایە. یاساکە لە کاتی خۆیدا لەژێر فشاری خۆپیشاندەران و لەژێر فشاری مەرجعیەتدا بە خێرایی تێپەڕێنراوە. یاساکە کەم و کوڕی زۆری تێدایە. جۆرێک بوو لە وەڵامدانەوەی شارع وەڵامدانەوەی خۆپیشاندەران بۆ ئەوەی کە انتخاباتی پێشوەختی پێ بکرێت. بەڵام لە ڕووی سیاسیەوە گرفتی زۆری هەیە وەکو باسم کرد، تەنانەت لە ڕووی تەکنیکیشەوە گرفتی یەکجار گەورەی لە پێش ئەم یاسایە. یاسای محکەمەی ئیتیحادی بۆ خۆی یەکێکە لە گرفتە گەورەکان لە بەردەمی، چونکە محکەمەی ئیتیحادی بەو پێک هاتەی ئێستا ئەگەر یاساکەی تعدیل نەکرێت هەموار نەکرێتەوە ناتوانێت مصادقە لەسەر ئەنجامی انتخابات بکات. ئەنجامی انتخابات دەبێت لایەنێک جهەتێک هەبێت کە با بڵێن مصادقەی لەسەر بکات کە محکەمەی ئیتیحادیە. محکەمەی ئیتیحادی بۆ پێک هاتەی ئێستای ناتوانێت و پێویستی
بە هەڵوەشاندنەوەی پەرلەمان هەیە 2 مانگ پێش وادەی هەڵبژاردنەکە ئەمەش بڵێن خلافاتی گەورەی لەسەرە لە ڕاستیدا دۆخی کۆرۆنا و سەحی نازانین چۆن دەبێت تا ئێستا دۆخی اقتصادی عێراق بە شێوەیەکە کە لەوانەیە ئەم هەموو مەساریفی انتخابات ئێستا نەتوانێت وەکو پێویست جێبەجێ بکە هەرچەند حکوومەت استعدادی ئەوەی دەربڕیوە بۆیە ئاسان نییە ڕێککەوتن لە نێوان کوتلە سیاسیەکاندا بکرێت وا بە ئاسانی لەسەر ئەم یاسایە ئەگەری دواخستنی هەڵبژاردننی پێشوەختە ئەگەرێکی کراوەیە بۆ پەرلەمان ئەتوانێت پەرلەمان بڕیارێکی وا بدە توقعاتی زۆرینە بەم شێوەیە کە لە مانگی 6 ساڵی داهاتوودا انتخابات ناکرێت و هەم یاساکان لەوانەیە وەکو پێویست نتوانن دەنگی لەسەر بدرێ و بێت بڵێن ئیقرار بکرێت نییە بۆ ئەوەی خەڵک زۆرترین بەشداری کە بچێتە مانگی 10 و 11 ساڵی داهات توقعاتێکی کە هەر خولەی پەرلەمان تەواو بگە لە هەموو ئەگەر قاپات بکرێت و کۆمەڵێک عائقی گەورەی لە بەردەم یاساکە دوای تەواوکردنیشی دوای ئەوەی کە لەوە قایع بڵاو دەکرێتەوە دەبێتە یاسایەکی تەواو تەعنی لێ بدرێ یعنی کۆمەڵێک لایەنی سیاسی کە یەک لەوانە تا ئێستا کورد لەسەر ئەو ڕایەیەکە لە دوای ئەقرارکردنی و بوونی بە یاسا لەوانەیە تەعنی لێ بداوە یان جارێکی دیکە هەوڵی تعدیلکردنەوەی بدرێت لە ناو پەرلەمان باشە قسەیەکەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە بین یەکێتی و پارتی کە کۆبوونەوەی هەردوو دەستگای هەڵبژاردن و مەکتەبی هەڵبژاردننی هەردوو لاکرابێ و هاوڕابن لەسەرەوەی کە ئەم یاسایە و ئەم فرەبازنەیە ڕەت بکرێتەوە لە کورد بە گشتی لە بەغدا هەمان ڕاهەیە بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و هێزەکانی تر بەیەکەوە هەمان ڕاتان هەیە یان لەمەیە جیاوازیەک هەیە لە بیرکردنەوە و لە بەشداری لەوەیە جیاوازی نییە هەموو کورد بەیەکەوە بەشداری ئەو دانیشتەی نەکرد کە دەنگ لەسەر ئەم یاسایەدرا یعنی کورد بە گشتی مقاتعی کردووە و یەکێتی و پارتی و گۆڕان و کەتەنانەت کۆمەڵ و یەکگرتو هەموو لایەنەکانی تریش ئەم یاسایە ڕەت دەکەنەوە ئەم فرەبازنەیە جۆرێک لە با بڵێن پارچە پارچەکردنی نوێنەرایەتی دروست دەکات یعنی کەسێک بە نمونە خۆی بە لە جیاتەوەی خۆی بە نوێنەری هەموو بەغدا بزانێت خۆی بە نوێنەری بازنەیەکی بچووک دەزانێت ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەم جۆرە لە هەڵبژاردنە لە وڵاتە زۆر دیموکرات و پێشکەوتوەکاندا پەیڕەو دەکرێت کە نزوزی سیاسی یان با بڵێن پێگەیشتنی فکری هەڵبژاردن لای تاک زۆر بەهێز بێ ئەمە لێرە تەوان جگەلەوەی ئێمە بۆ دابشکردنی بازنەکان وەکو باسم کرد گرفتی گەورە هەیە بە نمونە 6 قەزامان هەیە لە عێراق کە تا ئێستا حدودی ئیداریان دیار نییە گرفتی گەورە لە گەڕانەوەی با بڵێن ئاوارەکان هەیە بۆ ناوچەکانی خۆیان دانانی ستری ناخبی لە ناسیۆنەوە بە شێوەیە بۆ ئەم فرەبازنەیە بۆ ئەم بازنە زۆرانە گرفتێکی گەورەیە هەموو ئەوانە بە تێکڕایی ڕەتیان کردوتەوە تەنها ئەوەی کە زۆر لەگەڵ ئەم فرەبازنەیە سائیرونە لەگەڵ چەند لایەنێکی تر و بە تایبەتی کورد هەموو هێزە کوردیەکان هەموو کورد لە سیاسی کوردیەکان ئەم یاسایان ڕەت کردوتەوە و لەگەڵ فرەبازنەیە دانین و لە کوردستان پێمان وایە زۆرێک لە با بڵێن دوو ئیدارەی زەق دەکاتەوە و لە ناوچە دابڕێنراوەکان ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیدارەی هەرێم ئێمە گرفتی گەورەمان لە مووسڵ لە کەرکووک لە خانەقین لە دیالە لە سەلاحەدین دەبێت بۆیە کورد بە حەزارێکی زۆر یان تێبینێکی زۆری لەسەر ئەم یاسایە هەیە ئەگەر تێپەڕی کاک شیروان ئەم ئەگەرە هەیە لای کورد ئامادەکاری هەیە بۆ ئەم ئەگەرە ئەم ئەگەرش هەیە یعنی چونکە وەکو بتم بە یاساکە دەنگی لەسەر دراوە بە تەواوی بەبێ بەشداری کوردیش بەڵام لە حاڵەتێکدا ئەگەر تێپەڕی ئەم یاسایە تا ئێستا نازانم بۆ دواتر چی ڕوودا بەڵام تا ئێستا کورد لەسەر ئەو ڕایە کە لە دوای تێپەڕاندنیشی یاساکە لەوانەیە لە محکەمەی تەعنی لێ بدایان داوای هەموارکردنەوەی بکە باشە ئەی هەردیش نییە لێرەدا ئێستا بنگا باس دەوڵەت قانون زیاتر لە 100 ئیمزایان کۆ کردێتەوە بۆی هەر لە ئێستاوە داوای پێداچوونەوە جارێکی دیکە تەسووتیان لەسەر یاساکە کردێتەوە بەڵام ئایا ئەم یاسا دەنگی لەسەر دراوە تێپەڕیوە تەنها ملحەقەکەی ماوە قانونیە جارێکی دیکە بە بەندەکانی دابچینەوە دەنگی لەسەر بدرێتەوە یان ناقانونیە ئەمە ئیشکالی دروست کردو باشە ئەی هیوای سەر کۆمارێکی کورد لە عێراق ئەمەش هیوایەک نییە بۆ کورد بتوانێت جۆرێک لە ڕێگری جۆڕێک لە گەڕانەوەی یاساکە بکە
بە دڵنیاییەوە سەر و کۆمار لە دوای ئەوەی کە یاساکە دەستمەفی با بڵێن ڕەتکردنەوەی هەیە، بەڵام ئایا ئەو کاتە دەبێ بزانین ڕێی سەرۆکایەتی کۆمار لەسەر یاساکە چۆنە و پێشتر سەرۆکایەتی کۆمار پرۆژە یاسایەکی تری نردبوو لە ڕاستیدا بۆ پەرلەمان، ئەو پرۆژە یاسایی ئێستا نەبوو، بۆیە هەتا یاساکە نەچێتەوە بەردەم سەرۆکایەتی کۆمار لە ڕاستیدا نازانین جەنابی سەرۆک کۆمار و سەرۆکایەتی کۆمار ڕێی لەسەر ئەم یاسایە چۆنە، ئایا مسادقەی لەسەر دەکات ئیمزای دەکات بۆی بڵاو بکرێتەوە یان ڕەتی دەکاتەوە، ئەمەیان دەبێت چاوەڕێ بکەین. باشە کاک شیروان بڕیارە یعنی تا کۆتایی مانگی نۆ ئەوەندەی زانیاری هەیە، یعنی لە سەرەتای مانگی دە ئەوانەدا پرۆژە یاسای بودجەش بێتە لاتان بۆ ساڵی 2021 هیچ دەنگۆیەک هەیە، هیچ زانیارێکی نوێتان لایە؟ سەبارەت بە پرۆژە یاسای بودجێ ئێستا حالیان لە 3-4 ڕۆژی ڕابردوودا وەزارەتی دارایی پرۆژە یاسای بودجێ 2020 ناردووە بۆ ئەنجومەنی وەزیران. طبعا لە دوای لە ئەنجومەنی وەزیران مناقەشە دەکرێت دەنگی لەسەر دەنێردرێت بۆ پەرلەمان. سەبارەت بە پرۆژە یاسای بودجێ 2020 تەسەوڕ ناکەم شتێکی وای تێدا بێت، چ لە دامەزراندن چ لە پرۆژەی ئیستیسماری، تەنها تەشغیلیە و بریتیە لە داتای داهات و خەرجیەکان، تەنها بۆ ئەوەیە کە ئەم ساڵا وەکو 2014 بەبێ یاسای موازنە تێدەپەڕێ و بۆ حساباتی ختامی یاسایەک لەبەردەست دابێ. سەبارەت بە ئامادەکردنی پرۆژە یاسای بودجێ 2021 حکوومەت ئێستا خەریکی ئامادەکاریە بۆ پرۆژە یاسای بودجێ 2021 عێراق لە کاتی دیاریکراوی خۆیدا لە ناوەڕاستی مانگی دە لەوانەیە بێتە پەرلەمان ئەگەر حکوومەت بتوانێت تەواوی بکات، ئەمە بۆ 2021. ئێستا کۆبوونەوەی تر بەردەوام هەیە و بەردەوام دەبێتە نزیک کۆتایی ئەم مانگە بۆ دانانی استراتیجەتی موازنە بۆ 3 ساڵ بۆ 2021 22 23 کامە هێڵە گشتەکانی یاسای موازنە بۆ ئەم چەند ساڵەدا دەڕێژێ و وەفدێکی فەنی تەکنیکی هەرێمی کوردستانیش لەم کۆبوونەوانە بەشدارە. باشە شێوازی بەشداریکردنەکە قسەکانی نێو کۆبوونەوەکان یعنی کورد چۆن بەشداری لە داڕشتنەوەی ئەم 3 ساڵە لە پرۆژە یاسایان ئەم 3 ساڵە لە پێشنیار دەکات لە کاتێکگە هێشتا ڕێکەوتنی کۆنکرێتی لە نێوان هەولێر و بەغدا نییە؟ طبعا کورد ئەو نێرانەی کە لەوێن یعنی خەڵکی فەنین تەکنیکین و پێویستە زانیاری و داتای تەواویان لەلا بێت بۆی بتوانن دەرەوەزانەکاندا دیفاعی تەواو لە پشتی هەرێمی کوردستان بکەن و ئامازنەی ئەمە بڵێن بۆ بودجێ گشتی بۆ پشتی هەرێمی کوردستان گرنگە بتوانن لەم استراتیجیەتا بیچەسپێنن. وەکو باسم کرد تەمانە ئیشی حکوومەتە تا ئێستا ئێمە لە ناوەڕۆکەکەی ئاگادار نین، بەڵام ئەوەندە هەیە کە وەفدی هەرێمی کوردستانیش بەشدارە و حکوومەتیش خەریکی ئامادەکاریە، چونکە دائیماً موازنە حکوومەت ئامادە دەکات دوایی دێتە پەرلەمان، ئەو کاتە ئێمە ئاگاداری ناوەڕۆک و با بڵێن بەرگە و بابەتەکانی دەبین و ئەو کاتە دەکرێت قسەی خۆمانی لەسەر بکەین و ئیشی لەسەر بکەین. باشە بڕیار وایە وەفدێکی تری هەرێمی کوردستان لەم هەفتەیەدا سەردانی بەغدا بکاتەوە، ئەمەیان لە ئەمریکاوە و لە سەرداوای کازمی دەیانەوێت بێنەوە و گفتوگۆکان دەست پێ بکەنەوە. ئەو 3 مانگە وا 1-2 مانگی دەڕات، مانگێکی ڕۆیشتووە و هەندێکی تری ماوە بۆی کە ئەو بودجە 320 ملیاریەش کە هەیە لە بەغداوە بێتە هەرێمی کوردستان. ئەم 2 مانگەی کە ماوە پێشبینی چیەکەن بەم دۆخەی کە ئێستا لە ڕووی ئابووری و لەسەر ئاستی عێراق بەدی ئەکرێ؟ طبعا بەیانی بەپێی ڕاگەیاندراوەکان بەیانی وەفدی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی کاکوبا تاڵبانی دێتەوە بەغدا جارێکی دیکە. ئەم وەفدە تەوان زۆر گرنگە لە کاتێکدا کە وەکو باسم کرد عێراق پرۆژە یاسای بودجێ 2020 لە ئەنجومەنی وەزیرانە، خەریکی ئامادەکردنی پرۆژە یاسای 2021 خەریکی ئامادەکردنی استراتیجەتی موازنەیە بۆ 3 ساڵ. وەفدێکی فەنی هەرێمی کوردستان لێرە پێویستی بە پاڵپشتێکی سیاسی پێویستی پاڵپشتێکی حکوومەتی باش وەرگێڕای بێت و زانیاری پێ بێتی لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ وەزارەتی دارایی کۆبوونەوەی چڕۆپڕ بکە و هەموو جارێ ئەوەش تاکید دەکەینەوە لەگەڵ ئەم چاوپێکەوتنانە زۆر گرنگە با بڵێن
پەیوەندی سیاسی لەگەڵ لایەنە سیاسی کاریگەرەکانی سەر حکوومەت جارێکی کە پێدا بچێتەوە تونندۆ بکاتەوە چونکە دوجار قەراری سیاسیش گرنگە بۆ ئەم بابەتە و کاتی وەفدەکە زۆر گرنگە و پاڵپشتێکە بۆ وەفدە فەنیەکە لێرەیە تەسەور دەکەم ئەمە هەم داوای کازمیە هەم داوای هەرێمی کوردستانیش دەمێکە چاوەڕێی دانانی کاتێک دەکەن بۆی وەفدەکە بێتەوە بەغدا لەسەر ئەو ڕێکەوتنی کە لە ڕابردوو ئەلان کرا لەوانەیە گفتوگوی تەواو بیگەن کۆتایی ڕێکەوتنەکە بۆی بۆ چەند مانگی داهاتوو ئیشی پێ بکرێتەوە کاتێک کە پرۆژه یاسای بودجەی گشتی عراق بۆ ساڵی 2021 دەنگی لەسەر دەدرێت و دەستپێکێکیشە بۆ ئەوەی کورد بەشداریی کاریگەری لە دانانی پرۆژه یاسای 2021 هەبێ و بتوانێت لەوێش ماف و شایستەداراییەکانی خۆی بسەسپێنێت. سەردانی یعنی وەفدی عێراقی بۆ ئەمریکا بە سەرۆکایەتی مستەفا کازمی پێ دوای ڕێکەوتنی هەولێر و بەغدا قۆناغێکی جیاواز دابێ ئێستا گفتوگۆکان لە کەشێکی جیاواز دابێ لە جۆرێک لە ژێر چاودێری جیاواز دابێ طبعا پێش سەردانەکەی بەڕێز مستەفا کازمیش بۆ ئەمریکا ئەمریکیەکان و بریتانیەکان و نەتەوە یەکگرتوەکان لەسەر خەت بوون و لە نێوانگیریەکی باشدام و لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان حکوومەتی اتحادی لە بەغدا و ئەوان با بڵێن تەشجیعی ئەوە دەکەن هانی ئەوە دەدەن کە هەرێمی کوردستان و بەغدا بگەنە ڕێککەوتن دوجار لە سەردانەکەی بەڕێز مستەفا کازمی هەم جانبی ئەمریکی و هەم بەڕێز مستەفا کازمی تاکیدیان لەسەرەوە کردەوە کە پێویستە بگەنە ڕێککەوتن بۆیە تەسەور دەکەم ئەمە با بڵێن دافعێکی باشترە پاڵنەرێکی باشترە بۆ ئەوەی یان کەشێکی گونجاوتری دروست کردووە بۆ ئەوەی بتوانن هەردوو لە بگەنە ڕێککەوتن و ئەو خلافاتانەی کە هەیەە چارەسەری بۆ بدۆزنەوە. وەڵە بەڕێز شیروان میرزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە سکایپ و ڕاستەوخۆ لە بەغدا و لەگەڵمان بووی سوپاس بۆ بەشداریت سوپاس بۆ ئێوەش کە بینەر بوون خواتان لەگەڵ.